دوای نزیکەی 2 مانگ لە بڕیارەکەی دادگای فیدراڵی بۆ بەبانگیکردنی موچەی موچەخۆرانی هەرێم، حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم هیچ هەنگاوێک نەچۆتە پێشەوە بۆ ئەوەی هەژماری بانکی لە بانکە حکومیە فیدراڵیەکان بۆ موچەخۆران بکرێتەوە. بە پێچەوانەوە دەسەڵاتدارانی هەرێم لە هەوڵی بەردەوامدان بۆ ئەوەی موچەی موچەخۆران لە ڕێی پرۆژەی هەژماری منەوە بدرێت، ئەمەش لە پێناو قازانجی خۆیان و بانکە ئەهلیەکان. ئەمە لە کاتێکدایە هەریەک لە بانکەکانی ڕەشید و ڕافیدەین و بانکی بازرگانی عێراق ئامادەی خۆیان بۆ کردنەوەی هەژماری بانکی بۆ موچەخۆران دەربڕیوە. پێشتریش عەلی کەریم بەڕێوەبەری بانکی ڕافیدەین لە پەرلەمانی عێراق ڕایگەیاند کە دەتوانن لە ماوەی مانگێکدا هەژماری بانکی بۆ تەواوی موچەخۆرانی هەرێم بکەنەوە. مەرجی بەردەوامبوونی ناردنی موچە. دادگای فیدراڵی عێراق پرسی موچەی لە کێشەی نەوت و داهاتی ناوخۆ و کێشە سیاسیەکانی هەرێم و عێراق جیا کردوتەوە تاکە مەرجی ناردنی موچە لە قۆناغی داهاتوودا بە بانکیکردنی موچەی موچەخۆرانە و دەبێت دەسەڵاتدارانی هەرێم پێوەی پابند بن. دادگای فیدراڵی لە ڕوونکردنەوەکانیدا ئاماژەی بەوە کردووە تا تەواوبوونی پرۆسەی بە بانکیکردنی موچە ناردنی موچە بەکاش بەردەوام دەبێت. ڕوونکردنەوەکانی دادگای فیدراڵی ئەوەی لێ دەخوێنرێتەوە کە دەبێت لە ماوەیەکی کەمدا موچەی موچەخۆران بە بانکی بکرێت و ئەو کاتەی دادگا بۆ بە ئەلیکترۆنی کردنی موچە دایناوە تا سەرکراوە نییە و دەبێت دەسەڵاتدارانی هەرێم کۆتایی بە ڕێگریکردن لەو پرۆسەیە بهێنن. لێکەوتەی بڕیارەکەی دادگای فیدراڵی دەربارەی موچە. بەهۆی بڕیارەکەی دادگای فیدراڵی لە ماوەی کەمتر لە مانگێکدا لە نێوان 11 تا 7 وەزارەتی دارایی عێراق پارەی 2 موچەی مانگەکانی 2 سەینار کە بڕەکەی 1 تریلیۆن و 900 ملیار دینارە. گەیشتنی ئەو بڕە پارە زۆرە لە ماوەی مانگێکدا بۆ هۆکاری بوژانەوەی بازاڕ و دڵخۆشی موچەخۆران. وا بڕیاریشە لە دوای 24ەوە وەزارەتی دارایی عێراق موچەی مانگی 4 بۆ موچەخۆرانی هەرێم بنێرێت. بڕیارەکەی دادگای فیدراڵی و گرنتی موچە. بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراق گرنتی موچەی موچەخۆرانی بۆ ئێستا و داهاتوو کردووە، ئەمەش پەیوەستە بە بانکیکردنی موچەی موچەخۆران. هەروەها بڕیارەکەی دادگا ناردنی موچەی بەدەر کردووە لە کێشەی نەوت و داهاتەکانی ناوخۆ و کێشە سیاسیەکان. هەروەها دەستی سوودانی و تەیب سامیشی بۆ ناردنی موچە واڵا کردووە. ئەمە جگەلەوەی کاراسانی بۆ هەمواری یاسای بودجەش دەکات کەوا بڕیارە بەم زوانە بنێردرێتە پەرلەمانی عێراق. دوای هەموارەکەش خەرجی فعلی بۆ پرسی موچە لا دەبرێت. دابشکردنی موچە لە هەمان کات و هاوتاکردنی. لە بڕیارەکەی دادگای فیدراڵیدا ئەوەش هاتووە کە دەبێت موچەی موچەخۆرانی هەرێم هاوکاتی موچەی موچەخۆرانی عێراق بدرێت. هەربەپێی بڕیاری دادگای فیدراڵی دەبێت موچەی موچەخۆرانی هەرێم هاوتای عێراق بکرێت، بەڵام تاکو ئێستا حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم هەوڵی جدی بۆ ئەو پرسە لەگەڵ بەخدا نەداوە.